ئازادی تاکەی بۆت بڵێم بە شێر تۆ مەوێ خەو بینام ناگرێ ناوی تۆی دێتە بەرێ خۆ تۆ خەونی چەند ساڵەمی کێ ڕێت لێ هەگرێ ئاواتی مناڵی منێتە جێ گەر بەدەستی من باە نەمدەهێش هیچ لایە ڕێگات لێ بگرێ زۆر دەمێکە لە خاکێکم پێویستیم پێتە هەر بانگت دەکەم تا ڕۆژێ لێ یادم نەچێ کە کوردم تاکە ئاواتمێ ئەڵێم ئازادی مەوێ لە مەیدانی پیاوە نائەوەستم بانگەکەم پڕ بەدەنگ ئازادی مەوێ ئەمە ڕۆژنامە نووس و شاعیر باسی معنەویەتی ڕاستەقینەی وڵاتم ئەکەم بە دڵێکی بریندار هاوارەکەم ئازادی مەوێ ئەمە مامۆستای مینبەر و فێرگا بۆ پەروەردە و ڕۆشت و ئەخلاق ئەدوێم ترسم نییە لە هیچ شتێ ئەڵێم ئازادی مەوێ زیندانیەکی بەناحەقیراوم لە گۆشەیەکی تاریکیە ئەڵێم ئازادی مەوێ بۆ دەنگێکی کراو بۆ کەسێکی مافراو تێمە سەر شەقام پڕ بە دەنگ هاوارەکەم ئازادی تۆم گەرەک تۆ مەوێ بۆ ئافرەتێکی لە ماڵ بەند کراو دوور لە کار و خوێندن ئەڵێم ئازادی تۆ یەکەی تۆم گەرەک تۆ مەوێ بێ ئازادی مرۆڤ لە زیندوێکی بێهۆشە چێ گەر ئازادی نەبێ وڵاتیش بوونی نابێ